سڵاو لە ڕۆحی قازی نەمر و هاوڕەکانی هەموو ئەوانەی کە گیانی خۆیان بەخت کرد لە پێناویەوەی کە ڕۆحی کوردبوون بە پێوە بێ و نەمرێ و نەنەوێ و نەکەوێ. ئازان و خۆشەویستان لارجێکم سڵاوتان لە بێم کاتتان باش. من ڕانکۆ بەکرد بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەمڕۆژ پرسی گەرم و گرنگن لە سەراستی گیان و ناوچەکە و عێراق وەرێمی کوردستان گفتوگویان لەبارەوە بکەین. بۆ ئەمڕۆ پرس و باسی جیاوازمان دەبێ. 80 ساڵ بەسەر دامەزراندنی تاقانە کۆمارەکەی کورد کۆماری کوردستان لە مەهاباد تێدەپەڕێت. ئەزمون و پند و حکمت لەم کۆمارە چۆن وەربگرین؟ ئەوەی لە کۆماری کوردستاندا هەبوو چۆن بتوانین بیکەینە دەرس و ئەزمون و پند بۆ ئەمڕۆمان. ئێستا کورد دوای 80 ساڵ لە کۆمارەکەی قازی پێویستە چی بکات؟ ئایندەی کورچیە لە ناوچەکە. ئەمڕۆ لەگەڵ میوانەکانمان گفتوگوێم پرس و باس و بابەتە دەکەین. دوو میوانی جیاوازمان دەبێ، هەم لە ئەمریکاوە و هەم لە هەولێرەوە. گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوشی کورد لە ناوچەکە. کورد بە دۆخێکی هەستیاردا تێدەپەڕێت کە ڕەنگە بە چەند ساڵێک ئەوەی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ڕوویداوە ڕوو نەدات. ئەوەی لەم چەند ڕۆژەدا ڕوودەدات زۆر هەستیارە بۆ کورد. ئەشێ دەستکەوتی گەورەی بەدوادا بێت و ئەشێت خوا نەخواستە لە دەستدانی هەموو دەستکەوتانە بێت کە چەندین ساڵە بەدەستمان هێناوە. قۆناغەکە قۆناغێکی هەستیارە. گفتوگوی ئەم چرکە ساتە مێژویانە دەکەین کە کوردی پێدا تێدەپەڕێ و ناوچەکەی بەگشتی پێدا تێدەپەڕێ. یانەکانمان ئامادەن؟ دواتر دەچینە لای ئەوان هەندێک هەواڵەن بۆتان دەخوێنمەوە. تازەترین هەواڵ ئەوەیە کە مەزلوم عەبدی لەگەڵ تۆمبارە کۆ دەبێتەوە. هەڵبەتە لەبارەی ئەو ڕێکەوتنانەوەیە ئێستا لە قۆناغی ئاگربەزدان ئەنی ئێستا حالیەن ماوەی و ئاگربەستەی کە دانرا بوو لە ڕۆژی دووەم داین سبەی ڕۆژی شەممە ئاگربەستەکە کۆتایی پێدێ. ئومێدیەوەی لەم چوار ڕۆژەدا ڕێکەوتن ڕوو بدات. مەزلوم عەبدی لەگەڵ تۆمبارە نوێنەری دۆناڵد ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێ وا بڵێن چونکە دەستکراوەی کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆ دەبێتەوە بۆی کە قسە بکەن لەسەرەوەی کە ئاگربەستەکە بێ بە ڕێککەوتنی یەکجارەکی لەگەڵ سپاکەی محەممەد جۆلانیدا. ئۆمێدیەوەی کە دەستدرێژی نەکەن هێرش نەکەن. کورد بە پێوەیە، کورد لە ڕۆژاوای کوردستان بە پێوەیە، ناکەوێ و نانەوێ پشتی بەخۆی بەستووە، بەڵام هەوڵ دەدا ڕێککەوتن و سازان بکە و بگاتە ڕێککەوتن بۆی خوێنی هاوڵاتی سڤیل نەبێتە قوربانی، دەستدرێژی نەکرێتە سەر هاوڵاتی مەدەنی و وڵاتیانی کورد لە ڕۆژاوای کوردستان قڕ نەکرێن، جینۆساید نەکرێن بەدەستی سوپا بەربەریەکەی محەممەد جۆلانی. گفتوگوێن پرس و باس و بابەتانە دەکەین. دەسمە لای میوانەکەمان بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سۆران تەرخانی پسپۆری زانستە سیاسیەکان لە زانکۆی هامتن لە ویلایەتی ڤێرجینە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دکتۆر سڵاوت لە بێم کاتت باش، سپاس دەکەم بۆ بەشداریکردنت لەگەڵمان. چی دەخوێنیتەوە لەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا، ئەوەی کە لە سووریا ڕوودەدات؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. ئەلبەتە ئەوەی کە تا ئێستا ئەیبینین شتانێکی چاوەڕان نەکراو بوون، بە تایبەتی ڕێکەوتنی ئەوە مهێزە بەیەکەوە بۆ ئەوەی وا بکەن ئەو ئەزمونەی کە لە ڕۆژاوا هەبوو لە ناو ببرێ. بەڵام ئێمە لە بیرمان نەچێ ئەگەر گوێمان لە وتارەکان و لێدوانەکانی پێشووی تۆمبارەک بوو بێ ئەزاین کە ئەو کە نوێنەری دۆناڵد ترامپ و باڵێزی ئەمریکا لە تورکیا تێڕوانینێکی زۆر نیگەتیڤانی هەیە بۆ بابەتی فیدراڵی و بابەتی دابەش بوون، چونکە خۆی عیلیان خەڵکی ئەم منتیقەیە بوون و کە ڕۆشتون بۆ لەژێر سڵتەی عوسمانیا بوون کە چوون بۆ هەڵاتون و چوون لە ئەمریکا گیرسانەوە. ئەو جۆرە لە عقدەی تایە بەرامبەر بە هەر جۆرێک لە دابەش بوون، هەر جۆرێک لە نامەرکەزی. ئەو پێی وایە زۆربەی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هۆکارەکەی ئەوەیە کە نامەرکەزیەتەیە. زۆر جاریش نمونەی
لوبناان ئەکاتە بابەت بۆ ئەوەی بیسەلمێنێ قسەکانی خۆی بسەلمێنێ. باشە کاک سۆران دەڵێی چاوەڕوان نەکراو بوو بەڵام زۆر جار هۆشداری دەدرا لەوەی کام خۆناکێکی نوێیە ئەوەی پێشتر بەدی هاتبوو لەوێ لە سایەی یاخود لە چوارچێوەی و گۆڕانکاریانەدا بوو کە بەشارەسەد بەسەریدا هاتبوو و حکوومەتەکەی بەشارەسەد بەسەریدا هاتبوو ئێستای تر خەڵکانێکی تر لەوێ با بڵێن دەست ڕۆیشتون دەسەڵاتیان بەدەستەوەیە محەممەد جۆلانیە تیرۆریستەکەی جاران نەماوە ئێستا ئەحمەد شەرعە بەحسابی کۆمەڵگەی نێودەوڵەتی یعنی تا چەندە کورد ئامادەکاری کردبوو بۆ ئەمە من پێم وایە بابەتەکە پەیوەندی بە ئامادەکاری و نییە ئەوەندەی پەیوەندی بە گۆڕانی هاوکێشەکانەوەیە بە شێوەیەکی لە ناکاو ئێمە تا ئێستا زۆربەی ئەو کەسانی کە چاودێر و شیکارکاری ڕۆژەڵاتی ناوەڕاستن ئەوانشی کە بە تایبەتی لە پرسی سووریا ئیشەکەن تا ئێستان وەڵامێکیان پێنی بۆ ئەوەی کە چۆن ئەم سووریا ڕووخا بۆ نمونە دەسڵاتی ئەسەد ڕووخا بۆیە ئەڵێم چاوەڕوان نەکراو بوو ڕاستە ئێمە وەکو کورد بە تایبەتی ڕۆژئاوا دەسڵاتداران ڕۆژئاوا باوەڕیان بە کۆمەڵێک پرنسی ببوو کە بەداخەوە وا دەرنەچوو لەوانە برایەتی گەلان و ئەو شێوازە سیستەمێک کە ئەوان بەڕێویان ئەبرد ئەوە بۆ ئەوان چاوەڕوان نەکرا بوو بەڵام ئێمە ئەبێ ئەوەش بزانین کە ئێمە باوەڕمان وابوو کە لەبەر ئەوەی ئێمە وەکو کورد بە تایبەتی دەسڵاتی ڕۆژئاوا بەرگریکارێکی سەرسەختی پرۆژەی ئەمریکا بوون و هەروەها ئەوان یەکەم کەس بوون کە شەڕی داعشیان کرد یەکەم کەس بوون کە داعشیان ڕوخان و هەروەها یەکەم کەس بوون کە پایتەختی داعشیان گرت ینی ئەمانە ئەمەش ئەو جۆرێک لە متمانەی لای کورد دروست کرده بوو کە لەمە دووە پێویستیان بە کورد دەبێت بەڵام من هاوڕام لەگەڵت ئێمە ئەبواە وەکو کورد کۆمەڵێک گۆڕانکاریمان ببینایە بە تایبەتی لە کاتی ڕۆشتنی شەرعەوە بۆ کۆشکی سپی و بینینی دۆناڵد ترامپ و ئەو جۆرە لە گەرمی لە نێوانیانە و پاشان گۆڕینی پەیوەندی ئەمریکا لەگەڵ هەسەدا چونکە ئێمە ئەزانین لە دوای ئەوەی کە ڕژێمی ئەسەد ڕووخا ئەمریکیەکان چیتر پێویستیان بە کورد نەماوەکو چۆن تۆم بارەکەڵێ پێویستمان بە کورد نەما هێزی کوردەکان نەما بۆ ئەوەی شەڕی داعش بکەین چونکە جۆلانی و هاوڕێکانی هەم بەشێک بوون لە داعش پێش ئەوە و هەم باشتریش ئەو هێزە ئەناسن بۆیە ئەوان کاریگەرترە بن. مامۆستا سۆران بەڕێزت لە ئەمریکای لە نێو کۆمەڵگەی ئەمریکی دایت ئێمە ئەمە وەکو خیانەت دەبینین وەکو کورد تۆ وەکو مامۆستایەکی زانستە سیاسیەکان چۆن لەم هەڵوێستەی ئەمریکا دەڕوانی ئایا ئەمە خیانەتە بە قەولی زمانی بازاڕی یان لە سیاسەتدا شتێک نییە بە ناوی خیانەت بەرژەوەندی هەیە و زۆر جار کەمێک سازشکردن هەیە بە ئەگەر چی دۆستەکانی خۆشت بێ تۆ ئەتەوێ بزانی خەڵکی ئەمریکی چۆن بیرەکاتەوە یان من چۆن بیرەکەمەوە بەڵێ بێگومان دواتر پرسیارەوەش دەکەم هاوڕەکانت لەوێ ئەمریکیەکان لەوێ چۆن بیر دەکەنەوە بەڵام سەرەتا دەمەوەکو مامۆسایەکی زانستە سیاسیەکان ینی بزانم تۆ چۆن لەمە دەڕوانی لەم چەمکە لە سیاستدا بە تایبەت چەمکی خیانەت بوونی هەیە بەڵێ ئێمە ئەزانین کە لە زانستی سیاسیە بەشێکی زۆری سیاست پەیوەندی بە ئەفیکەوەی پەیوەندی بە ئەخلاقەوە هەیە تۆ کە کۆمەڵێک ڕێکەوتون لەگەڵ هێزێکا کرد دەبێ پابەنی بۆ ڕێکەوتنانەوە ئەمە بۆ ئەم جۆرە لە با بڵێن پشتکردن لە کورد لە ناکاوە شتێکە ئەگەر لە زانستی سیاسی ئێمە پێی ئەڵێن بۆ نمونە شتێکی نائەخلاقیە ئەنی ئەگەر وەکو کەیسیش ئەهێن وەکو نمونێش ئەهێن تو ئەڵێ بۆ نمونە کورد هاوڕێکانی دۆستەکانی خیانەتیان نەکرد یعنی شتێک نییە کە تۆ بڵێیت ئەمە جیۆپۆلۆتیکە ئەمە ڕیاڵزمە هێزەکان زیاتر بەژۆندی خۆیانیان ئەوێ گۆڕانکایی لە هاوکێشی سیاسەکانە ڕوویداوە ئەوە کورد خەمی خۆی زیاتر بخواردایە ئەم مۆزوعەکە بۆ شێوەیە نییە هەندێک پرنسیب هەن
لە هەموو ڕێکەوتنێکە ئەپارێزرێن تەنانەت ئەگەر ڕێکەوتنی نێوان دوو هێزی شەڕکەریش بێت بەڵام ئەوکو ئەبینین لە ڕووداوی ئێستا ئەو گرنگیە بە پەیوەندی کورد و پێگەی کورد و خەباتی کورد و قوربانی کورد نەدراوە. باشە مامۆستا سۆران ئەسە پرسیارە بکەین کۆمەڵگەی ئەمریکی چۆن بیر دەکاتەوە سەبارەت بەم پرسە لانی کەم ڕەنگە ئاسی شەقام ئاگادار نەبن بەڵام مامۆستاکانی هەوڕێت کە لە زانستە سیاسیەکان ئەوان چۆن بیر دەکەنەوە ئەوان چی دەڵێن لەسەر ئەم پرسە؟ بە تەکید ئەوانەی کە کەسانی خوێنەوار و کەسانی ئەکادیمی ئەزانین کێشەکە چۆنە و ئاگداریان هەیە و پشگیریشان هەیە هەر دوێنێ یەکێک لەو هاوکارنێکە لەگەڵ مایە لەو هاوڕێیانەی خەڵکی بە ئەسڵ خەڵکی جۆرجایە پرسیاری ئەوەی لێکردم کە دۆخەکە چۆنە ئێوە ماڵ و مناڵتان خزمتان سەلامەتن من پێم وت لە بەشێکی تری کوردستانە لەو بەشە یەکەمنی لێ ئەژیم هەر دوو هەفتێک پێشەوە ببوورە ئێمە هەومان خەمی ئەومانە خوارد کە یەکێک لە هاوڕەکانی کەمان مامۆسایەکی کەیە کە خەڵکی ئێرانە خێزان و دایک و باوک و کەس و کاری ئەو چیلی هاتۆ لە ئێران یعنی لە دەوروبەرمان ئاگدارن ئەو کەسانی کە لە زانکۆن ئاگدارن و پشتگیری شخصیش ئەکەن پشتگیرانی لایانی دەرونیەوە بەرەو ڕوودیان و ئەوە دەرەبڕن وەکو پشتگیری دەرەبڕن کە ئەزان ئەمە کوردوتەنی ئەمە ببوورەوە یعنی چۆن نەڵێ خیانەتە کراوە یعنی زوڵمە لە کورد کراوە هەست بەوە ئەکەن بە تایبەتی ئەو ئێمە بەشێکی زۆری مامۆساکانمان ڕەشپێسن چ بە وەرزانکە بە مێژوویەن ڕەشپێستە ئەوان هەست بە زوڵمەکەن بۆیە زۆر پشتگیری ئەکەن و زۆر دێن بەرەولات و وانی شتێکی ئاوا هەبێ بەڕوونی پشتگیری دەکەن. باشە مامۆستا هەڵوێستەکانیان دەردەبرن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لانی کەم ئەوانیش هاوڕێیانەیە لە سەراسی شەقامی ئەمریکی کاریگەریانێ هەڵوێستەکانی خۆیان بەڕوون و ڕاشکاوی دەردەبرن یان وەکەوەی کە کورد لە پرسەدا بێ و دێن دڵی ئێوە دەدەنەوە؟ نا ئەوان کێشەی کەیان هەیە ئەمریکەکان کێشیان زۆرە ئێستا بەهۆی ئەم ئیداری و بەهۆی بواری ئابووریەوە بەهۆی کێشەکانی کەوە کە ئێوە ئەزان ڕۆژە هەموو ڕۆژێک کە ئیدارەی نوێی ئەمریکا دووسێ کێشە دروستەکات ئەوان کێشەی پەنابەریانیان هەیە ئەو ڕووداوانی کە ڕووەدا زیاتر نیان پەرژێتە سەر ئەو مۆزوعانەی کە لە دەرەوەی ئەمریکان بەڵام ئەو کەسانی کە دۆستی کوردن لێرە چالاکن ئێمە ئاگامان لێیانە بۆ نمونە کە ئاگداری خەڵکەکەنەوە کە پیان ناخۆشە ئەو حاڵدە بەسەر ڕۆژئاوا هاتووە و چالاکن یعنی جگە لەوەش کوردەکانی ئێرش چالاکن لە پەیوەندیکردن بە سیناتۆرەکانەوە لە ئاگدارکردنەوەیان لە کێشەکە بەڵام وەکو گەلی ئەمریکی ئەو نیان پەرژێتە سەر ئەوە. باشە ئەرکی ڕەوەندی کوردی چییە لەوێ ئێوە مامۆستا تا چەند داستان بە جمو جۆڵکمانی دەستان بە جمو جۆڵ کردووە لەوێ بۆی جوڵێک بکەن وەک ڕەوەندی کوردی بە تایبەتیەوە لە ئەمریکان ڕەنگە ئێوە زۆر کاریگەریتان زیاتر بێت لە ڕەوەندی کوردی لە هەر وڵاتێکی دیکە. من هاوڕام لەگەڵ ئێمە لێرە ڕەنگە کاریگەریمان زیاتر بەڵام ئێمە کێشەیەکمانە ئێمە ئیدارێکی زۆر جیاوازمانەیە ئەم ئیدارەیە سیاسات و تێڕوانینی زۆر جیاوازترە لەوەی یان چاوەڕوان نەکراوە تۆ نازانی ئەم ئیداریە چۆن کاردانەوەی هەیە بەڵام ئێمە لێرە ڕاستەکەی من ئەوە تاوە سێشەوە من سعادی 2 ساعتم توانی بخەومانی نەفسیەن پێو ناخۆشە هەستەکەی غەدرێکە کراوە بەڵام لێرە ئێمەش بۆ نمونە پەیوەندی بە سیناتۆرەکانی لای خۆمانەوەکەین پەیوەندی بە کوردەکانی ترەوەکەین کە نامە بۆ سیناتۆرەکانی تر بێن لێرە خۆپیشاندان کراوە لە واشنگتن دووجار چالاکین لە ئەو شوێنێک کە خۆمانی تیاین بۆ نمونە من هەر خۆم ئەو بابەتی سووریام کردووەتە بابەتی سەرەکی بۆ ناو محازەرەکانم بە تایبەتی و محازەرێکە لەسەر کێشەنەتەوەکانی ئێڵێمەوە تەلەبەکانمە بێ شارەزای بن بۆ نمونە
ئەو ئیشانە ئەکەین بەڵام دەکرێت باشتریش بکەین ئەگەر ئەگەر ئەمین ئەگەر ڕاستی تەوەی ئەمە بەشێکی زۆر ژمارێکی زۆری کورد هەیە لە ناشفیل کە بەداخەوە زۆر ناچالاکن بەڵام کوردەکانی دەوروبەری واشنگتن باشترن کوردەکانی سان فرانسیسکۆوانە باشن بەڵام کوردەکانی ناشفیل کە 15,000 بۆ 20,000 کوردی لێ ئەژی شتێکی وا ناکەن و پشتیشیان پێ نابەسرێ ئەوەی یەکێک لە هۆکار زۆرە بەڵام ڕەنگە دکتۆر کرمانج گوندی باشتر بزانێت چکە و لە زۆر نزیکە لیانەوە لە هەمان شارە بەڵام من وەکو خۆم کە ئەو پەیوەندیانەی کە لەگەڵیانە هەبووە زۆر سارد بوون و هیچ نەگەیشتە ئەو شوێنێکە بتوانم ئیشان لەگەڵا بکەم بەڵام خەڵک هەیە لەوانەیە بتوانانی ئیشان لەگەڵا بکەمەتی ڕوانینی منە ڕەنگە خەڵک ئێستا خەڵکی چالاکی باشتر بن بەڵام من بۆیە ئەوە ئەڵێم چونکە ئێمە 20,000 کوردمان لە شارێکە بێ لایانی کەمە بێ دوو بەرپرسمان لەو شارە هەبێ ئێمە هیچمانە لەو شارە بەڵام کوردی بەشەکانی تر کوردی ناو ئەکادیمیا کوردی ناو خوێندن زۆر چالاکن بەتابەتی کوردەکانی ڕۆژهەڵات لێرە زۆر چالاکن ئەوان زیاتر لە ئێمە چالاکردن بۆ کێشە سیاسی و نەتەوەیەکان باشە دکتۆر بەڵام ئەز ناکەن ئەم جارە مەترسیەکە زۆر گشتگیرترە لەوەی مەترسی بێت هەنا بۆ منە لەسەر پارچەیەکی نیشتیمان بۆ نەبەز لەسەر ڕۆژاوا یان بەس لەسەر باکوور ئەم جارە مەترسیەکە لەسەر ئەزمونونەکەی باشووریشە من تاقانە ئەزمونەی کە بەرەمی خوێن و خەبات و قوربانیدانی هەموو کووردە یعنی ئیتر ئەو تێڕوانینە تێپەڕێنی نەمە ڕۆژهەڵات هەمە ڕۆژاوایە ئێستا مەترسیەکە لەسەر هەر کوردێکە من هاوڕام ئێستا وا بزانم هەر کوردیش بەگشتی هەست بەو مەترسی ئەکە ئەمە تەنها ڕۆژئاوانیە بۆی ئێمە هەمومان شەڕی ئەەکەین بۆیە ئێمە هەمومان یعنی من بەجیالەوەی کە من تێڕوانینم زۆر پێچەوانی تێڕوانینی دەسەڵاتی ڕۆژئاوایە بەڵام ئەوە من ئیشان بۆکەم ئیش بە کێشەیە چکە ئەزانم ئەمە شتێکە وەکو مان و نەمان وایە نەک بە تەنها بۆ ڕۆژاو بەڵکو بۆ خۆشمان چکە ئەگەر ئەو ئەزمونە بشکە ئێمە شەشکەین وا بزانم ئەمە سیاسەکانی کوردی شەستیان پێ کردووە و ئەوزانم قیاداتی خەڵکی ببوورە قیاداتی سیاسی کورد هەست پێکردەوە خەڵکی کوردستان شەست پێ کردووە ئێمە ئەزانین هاوکێشەکان گۆڕاون ناوچەکە ئەگەر بتوان ڕۆژئاوا لە ناو ببەن دووەم شت کە ئەوەی کە ئەمێنێتەوە هەرێمی کوردستان شناوە بێ باشە دکتۆر ئاماژەت بە شتێکی گرنگ کرد لە قسەکانی پێشووترتا یان ئەماژەت بۆ کرد شەقامی ئەمریکی زۆر ئاگاداریان پرس و باس و بابەتانە نییە ئەوان پرس و باس و بابەتی خۆیان هەیە بەڵام چی بکرێ بۆی کە شەقامیەوان لەمە ئاگادار بکرێتەوە کە گەلێک لە بەردەم جینۆسایدایە کورد لە بەردەم جینۆسایدایە کە ینی هەمیشە دۆستی ئەمریکا بووە ئەنی هەرگیز سەربازێکی ئەمریکا لە ناوچەکانی ئێمە هەستی بە مەترسی نەکردووە وەکو ئەمریکاوا بووە بۆ سەربازێکی ئەمریکی ئێرە هەمیشە یانی هەستی بە ئەمن و ئەمان و کردووە خەڵکەکە وەکو بەشێک لە هاوڵاتی خۆی لە ئەمریکەکانی ڕوانیوە چەندە ینی ئەکرێ ئێمە ئەم ڕوانی نەبگوازینەوە بۆ شەقامی ئەمریکی ینی لانی کەم ببێ بە خەمیەوانیش بۆی زەختێک لەسەر حکومەتەکەی خۆیان دروست بکەن ڕاستە من هاوڕاتم بەڵام ئەمە شتێکمان لەبیر نەچێت ئەمە ڕاستە کۆمارەکان لەسەر حکومن ڕاستە کۆمارەکان بە مێژوو دۆستی کوردن زیاتر لە دیموکراتەکان بەڵام ئەمە کۆماریەکی جیاوازە ئەم کۆماری ئەمریکان فێستی پێوترێ ینی ئەمریکا لە پێش هەموو شتێکەوە ئەگەر بابەتەکە پەیوەندی بە ئەمریکاوە نەبێ ئەوان گرنگی پێ نادەن بەڵام شەقام دابش بووە ئێستا ئەگەر بۆ نمونە ئەگەر 6 مانگ پێش ئێستا بواە ڕەنگە ئێمە دەنگدانەوەی زیاتر هێبای لەبەر ئەوەی بۆ نمە کێشەی پەنابەرێتی کە ئێستا شارەکانی ئەمریکای گرتووە ئەوە نە بەهێز نەبوو بەڵام ئێمە ئەتوانین ئەگەر کاریگەریکەشی زۆر نەبێ بەڵام ئێمە زیاتر بیرمان لەوە کردوتۆ لێرە ئێمە پەیوەندی بە سیاسەکانەوە بکەین نەک بە خەڵکەوە باوەڕمان وایە کە ئێمە ئەگەر پەیوەندی بە سیاسەکانەوە بکەین و یعنی چۆنەڵێی دەنوکیان لێ بین
ئەتوانین ئەوان ناچار بکەین کە قسە لەگەڵ ئیدارەکە بکە. ئێمە پێمان وایە کە ئەم ئیداریە گوێ لە خەڵک ناگرێ، ینی ئەگەر بیشکەنە ڕای گشتی هیچ کاریگەریکی وای نابێ، بۆیە استراتیژەکە وایە ئێمە لەگەڵ کەسانی ئەکادمی بە تایبەتی کە ئەتوانن شێوازی نامەنووسینیان جیاوازە، پێگەیان جیاوازە، ئێمە وەکو کەسانە نامە ئەنێرین، جا نامە بۆ هەموو کەسێکە نێرین، نامە کۆمەڵێک کەس هەیە لە سوپاسیانەکەم ئیشەکەیان زۆر ئاسان کردو، ناوی هەموو بۆ نمونە سیناتۆرانیان داناوە، ئەو کۆنگرسمان و کۆنگرسمانیان داناوە، ئێمە ئەتوانین نامە بنێرین، ئەوە باشترین شتێکی مە بتوانین بیکەین لەم کاتا، و ئەتوانین پەیوەندیش بەو کەسانەوە بکەین کە دۆستی کوردن لە ناو ئیدارەکە بیا لە دەروی ئیدارەکە، ئەوانش ئەتوانن شتێک بۆ ئێمە ئەگەر شتێک بکری ئەوان ئەتوانن بیکەن. تو ئەگەر ئاگادار بی کە پەیامنێری ڕوودا کە پرسیایی لە سەرۆکی ئەمریکا کە سەرۆکی ئەمریکا جوابەکەی زۆر بەدڵ ئێمە نەبوو. باشە، ینی ئەمە دوا پرسیارمە دکتۆر، ئێمە لێرە زۆر جار دەڵێن ئەوەی تۆمباراک دێڵێ لەسەر ئاستی کەسی دێڵێ و ڕەنگە تۆمباراک بەرژەوەندی بازرگانی هەبێ لەگەڵ تورکیا، لەگەڵ سووریا، لەگەڵ وڵاتانی کەندا و ئەوانەی کە دژ بە کورد ئێستا لۆبی دەکەن، بەڵام ئایا ئەوەی کە ڕوودەدا سیاسەتی تەواوی ئەمریکایە؟ ئێمە ئەگەر استراتیژی پێوتە گران استراتیژی ئەمریکا بخوێنەوە کە مانگێک مانگ لە پێش ئێستا دەرکرا، ئێمە ئەزین ئەمە لە 100% استراتیژی ئەمریکانیە، بەڵام دووریشتە استراتیژی ئەمریکیەوە. بۆ ئەمریکا چکە ئەمریکا وەکو وتەمەڵێ ئەمریکان فێست، ئەوان ئەو شتێک کە لە دەرەوەی ئەمریکایە بە خۆیان نایکەن، بە خەڵکانی دەوروبەری ئەکەن. بۆ نمونە لە باتیوی ئەمریکا خۆی بچێتە ناو کێشەکەەوە بێتە بەشێک لە کێشەکە لەگەڵ سووریا، تورکیا ئەکاتە نوێنەری خۆی. بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین بڵێن ئەمە تێڕوانینی ئەمریکایە، بەڵام لە بیرش نەچێت تۆمباراک و سەرۆکی ئەمریکا هاوڕێی کۆنن، یەکتری ئەناسن. ئەگەر تێڕوانینی ئیداری ئەمریکیش نەبێ، دۆناڵد ترامپ شتێک ناکە، ینی باوەڕی بە ئەو زیاتر تا بە کەسانێکی کە ئەگەر چی هەڵەش بێ. سپاس دەکەم ئەمە بەداخەوە قسانەیە کە مەزام ئەوەش ڕەنگار ئەوەش بێ کە ئێمە هەمومان خەمیم کێشەیە ئەخۆین. ئیدارەکە هی ئەوە نییە کە ئێمە ئومێدی زۆی لەسەر هەڵپێچین. سپاس دەکەم پرۆفیسۆر دکتۆر سۆران تەرخانی، پسپۆری زانستە سیاسیەکان لە زانکۆی هامتن لە ویلایەتی ڤێرجینیا. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، زۆر سپاس. خۆشەویستان، بەردەوامە بین لە دوای شوێکی کورد.